لیژنەی دەستنیشانکردنی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت هەفتانە لە سەنتەری ڕاهێنانی پەروەردەیی بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت کۆ دەبنەوە بۆ دەستنیشانکردنی ئەو منداڵانی کە پێویستیان بە چارەسەر و ڕاهێنانە بە گوێرەی جۆری نەخۆشەکانیان شوێنیان بۆ دیاری دەکرێت. زۆر باش. پەنجەکانی ئێمە زۆریان ئەوەی تۆ ئەم دەی ئێمە زۆریان پەنجەکان توی کامان زۆرە ئەو ئێمە زۆرە لەبەر چی بزانم تەقاڵی سوور خەسەر سوور ئافرین ئادەی ئەمە زەردە ئادەی ڕەنگی سەوز پیشان بە ئافرین. لیژنەی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت لیژنێکی تایبەتە بامەهانگی لە نێوان وەزارەتی تەندروستی، وەزارەتی خوێندنی باڵا، وەزارەتی پەروەردە کە بامەهانگی پێکەوە کارەکەن بۆ دەستنیشانکردنی ئەو مناڵانەی کە پێویستیان بە پرۆگرام و ڕاهێنانی تایبەتێ. ئەم لیژنەیە هەفتانە یان زۆر جا 2 هەفتە جارێکە دانیشێ نزیکی 15 بۆ 20 مناڵ ئەبینێ. ئەم مناڵانە زۆربەی زۆریان تێستی ئاستی ژیریان بۆ کرێت کە ئاستی ژیران تاوکو چه ئاستێکە دواتر لەسەرەوە بڕیار ئەدرێ ئەم مناڵە لە خوێندنگە پێویستی تەنها بە مامۆستای دووەمەی هاوکاری بکات یان پێویستی بە سنتەرێکی تایبەتێکە فێر بکرێت یان پێویستی بە ڕاهێنانێکی گشتگیر هەیە بۆ ئەم مناڵە یان ئەگەر تەمەنی مناڵەکە کەم بێ ئەخرێتە سنتەری ڕاهێنانی پێشوەخت واتەوانێکەوە تەمەنیان لە 6 ساڵ کەمترە ئەخرێنە سنتەرێکی تایبەتەوانێ. ئەم لیژنەیە جگە لەوەی کەوا مناڵانی گرفتی ئاستی ژیریان هەبێ هەروها مناڵانی ئۆتیزمیان هەچ نەخۆشێکی تری دەرونی کە لە تەمەنی مناڵیە هەبێ دەستنیشانیەکە بڵێ ئێمە ڕاستەوخۆ پەیوەندیمان لەگەڵ وەزارەتی پەروەردە هەیە کە مناڵەکان لە بەڕاتی پەروەردە و سەردانی ئێمەکەن پێ ئەتوانین بڵێن ئەم لیژنەی تاوەکو ئێستانە سەدەها مناڵی خستووەتە بەر خوێندن و مناڵەکان سوودێکی زۆریان لێ بینیوە و هەندێک جار ئەم لیژنەی هەستاوە بەکردنی خولی ڕاهێنان بۆ ئەو مامۆستانی کاوا لە بواری پەروەردەی تایبەتە کارەکەن بۆی ئاسێکی زانستی باشتریان هەبێت و خزمەتی مناڵەکان بکرێت.